سڵاوتان لێبێ سڵاو لە هەوادارانی کتێب سڵاو لە هاوڵاتیانی خۆشەویست لە سەردانی کاران لە بەشدارانی ناوەند و ناوەنددا بەشداربووەکانی سێهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سپاس بۆخوا ئامادەکاریەکانی سێهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەرەو کۆتایی ئەچێت و لە 90 کارەکانی ئەنجام دراوە. خۆشبەختانە ئەم ساڵ زۆر بە شێوەیەکی پرۆفیشناڵتر باشتر لە ساڵەکانی دیکە کارەکانی بەڕێوەبردن بەڕێوە ئەچێت و زۆر بە گەرم و گوڕیەوە تیمەکانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی و کۆمپانیای ئەتڵەس خەریکی ڕێکخستنی کارەکانن و ئێستا کارەکان بەرەو کۆتایی ئەچن و ناوەندەکانیش خەریکی ڕێکخستنی کارەکانیانن. ئێمەش سپاسی هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەکەین کە بەڕاستی هاوکارمانن لە بەڕێوەچوونی سێهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کە لە وەزارەتەکانەوە بیگرە هەتا بەرپرسانی حکوومەتی خۆجێی سلێمانی بەگشتی هاوکارمانن و بەگشتی لەسەر خەتن لەگەڵمان لە بەڕێوەچوونی کارەکاندا. بۆیە لێرەوە هیواخوازم هاوڵاتیان بە گروتینێک و خوێندکاران و خوێنەرانی کتێب هەوادارانی کتێب بە گروتینێکی زۆر گەرم و گوڕەوە سەردانی پێشانگاکە بکەن لە ڕۆژانی پێشانگاکە لە 18 تا 27 11 بەردەوام دەبێت. ئێمەش لە خزمەتی هەموو لایەکداین.